لاهۆڕیان ئێمە لە باشوور هاتوین ئەمڕۆ لەگەڵ خوشک و براکانمانە لە ڕۆژاوا و لێرە داواتان لێ یەکەین هەموو کەسێک لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات ئەمڕۆ ڕۆژاوا پێویستی پێدانا خۆیان زۆر بەهێزن خۆیان زۆر بەهێزن چاوکەن لە ڕۆژاوا هەموو دنیاە دەسەخەت هەموو داعش گیری خواردە بەدەستێەوە بۆیە ئێمەش لێرەی دووبارە و سێبارە بەڵێنە پێین بەجێوە لەگەڵە نابین هەتاکو وەگەن بە ماف و باقی خۆیان و لێرەوە داوا لە هەموو لایەکەم کە بێن بەدەم ڕۆژاوا یامەتی خوشک و براکانیان بین ئێمە هەمومان کوردین یەک کوردمانەیە ئەبێت لەمە دووە مێشوش بنووسینەوە ئەبێت وا بکەین کە جارێکی تر نە باکوور نە باشوور نە ڕۆژهەڵات نە باشوور نە ڕۆژئاوا نایەت ئللا یەک شت ئەویش کوردستانی گەورەیە هەمومان بە دڵ و بەجان پێویستەکە پارێزگاری لە کورد و کوردستان کەین هەر بژی بەرخودانە ڕۆژاوا Be